كوتا سبين من حوكش وحوكو أي كوتا سبين من حوكش وحوكو أخ مقرباي شمال بمجيني باتو أي مقرباي شمال بمجيني باتو أي مقر من كورايز رنقارانم أخ مقر من كورايز رنقارانم أي هرساتي قاقر بردي لاقيانم أي هرساتي قاقر بردي لاقيانم گوندی ساتیاری لەو گوندانەیە لە هەر چوار لاوە بە ڕازەدێم ڕازێنراوەتەوە. گوندێکی ئاوەدانە و دیمەنێکی ڕازاوە و جوانی هەیە. ئەم گوندە لە هەورامانی لوهۆندایە، سەر بە شارۆچکەی باینگان و قەزای پاوەیە. نزیکەی 32 کیلۆمەتر لەو قەزایەوە دوورە و نزیکەی 150 خێزانی تێدا دەژین و ژمارەی دانیشتوانی 800 کەسە. أخ من شيب كم جادز زردي قولا زر أخ بو عالم شفاز بو خون بو سادر أخ بو عالم شفاز بو خون بو سادر ساتیاری ئێستا سەر بە بەخشی باینگان شارستانی پاوە پارێزگای کرماشان لە وڵاتی ئێرانە و فاصلەی لە لەحازی کیلومتر نسبت و مرکزی شارستان کە پاوەیە تقریبا 32 کیلومترە بەرەو کرماشان مرکزی پارێزگای کرماشان 112 تا 115 کیلومترێک بێت. لە حاڵی حاضر لە ساتیاریە لە ناوی گوندی هێتمان یا ساتیاریە زیاتر لە 150 ماڵ نیشتەجێن و ژیان بەسەرەوەن. جەمعیەتێک باڵغ بەر 800 نەفەر لێرە دانیشتون و زندگی ئەکەن. زۆربەی خەڵکی ئەمە لە شارە جۆر و جۆرەکانی ئێران و هەروەها هەندەران و دەرەوەی وڵاتی ئێران ئەژین. لە شارەکانی ئێران وەکو زۆرتری پاوە، ڕوانسەر، جوانڕۆ، کرماشان، مەهاباد، تاران، بەندەر عەباس ئەمانە نیشتەجێن و خەریکی ئیشوکار و زندگین. لە هەندەرانی شوێنانی وەکی بەریتانیا، وەکی ئەڵمانیا، وەکی کانادا، وەکی مالیزیا، ئالەم شوێنانە خەڵکی زۆرمان هەیە کاژی. گوندی ساتیاری لە سەردەمی پاشایەتیدا سەر بە پارێزگای سنە و ناوەکەشی هێتمان بووە. هێتمان ناوی جوگرافی شوێنەکەیە. دواتر ئەم گوندە دەخرێتە سەر پارێزگای کرماشان و ناوەکەی لە هێتمانەوە بۆ ناوی عاشیرەتەکە ساتیاری دەگۆڕێت. بەپێی لێکدانەوەی خۆیان ساتیاری بەمانای کاتی هاوکاری یان کاتێک بۆ یارمەتیدانی دۆست و یاران بەکاردێت. واتای هێتمانیش بەو شوێنە دەوترێت جووتی تێدا بکرێت. لە شێوەزاری هەورامیدا بە جووت دەڵێن هیت. ئەم شوێنەش جێگەیەکی کشت و کاڵیە و زەوی و زارێکی زۆر لە دەوری گوندەکەدایە. دانیشتوانی ئێرە شێوەزاریان سۆرانی جافیە. لە سەردەمی دەرەبەگایەتیدا لەلایەن بەگەکانی جوان ڕۆوە حکومکراون. کار و پیشەیان هاوشێوەی گوندەکانی تری هەورامان سەخت و گران بووە. بەپێی وەرزەکانی ساڵی شوکاریان گۆڕاوە. لە وەرزی بەهار و هاویندا کەمترین پشویان هەبووە، بەڵام لە وەرزی پاییز و زستاندا بەهۆی بەفر و سەرماوە توانای کارکردنیان نەبووە و زیاتر لە ناو ئاواییدا کاریان کردووە. ئەم گوندی ئەمە 50 ساڵ لەمە پێش سەر بە شارستانی سنە بووە، سەر بە سنە بووە و نێوی هێتمان بووە، یعنی نێوی خاکەکەی هێتمانە و بە هێتمان مەشهور بووە لە قەبلا 50 ساڵ لەمە پێش سەر بە سنە بووە. بەڵام ئێستا دوای بەرحاڵ گۆڕانی حکوومەت لە ئێرانە و تەغیری کردووە ناوەکە بووە بە ساتیاری. ساتیاری ناوی تایفەکەیە، تایفەی ساتیاری، بەڵام ناوی خاکەکەی هێتمان. ئەگەر ئەتانەوێ کەمێکیش معنی هێتمان و ساتیاری، هێتمان وشەیەکی هەورامیە، هیت بەمانا جووت، هێتمانیانی شوێنی جووت و بچێڵ. ئەم کەژ و شاخ و بەرحاڵ دەوروبەرەکەیەوە ئەیوێن حتا سەری ئەو شاخیشە کولەن لە هەوارگەکانیشە حتا لە ئەم ئاواگی هەما بەرحاڵ
جوتیاری بووە کەشاوەرزی بووە و سوورەتی دەیم سنەتی و تەرخی گاواسن و ئەم جۆرەشتانە ئەرزیانە کێڵاوە کولەن ئەمە معنی هێتمان بعد نێوی کە ساتیاریش ناوی تایفەکەی معنای زۆریان لەسەر باس کردووە بەڵام باشترین مانایە کە بەرحاڵ ئەچەسپێتە دڵ سات بە معنای کات و زەمان یاری بە منە یارمەتی ینی ساتی یاری و یارمەتی شغڵەکان کارەکان لە ئەم منتەقەی ئێمە کە بەشێکە لە هەورامانی گەورە سەخت بووگن و نیازیان بووە کە خەڵکی یارمەتی یەکتر بدات و مانای ساتیاری بە مانای ساتی یاری و یارمەتیدانی یەکترە لە خزمەتانە عەرزکەم لە زەمینەی ژیانی ڕۆژانەی خەڵکا لە قەدیما خۆتان نەزانن منتەقەیمە منتەقەیەکی شاخاوی بووە و دەستڕەسی و ئیمکانات حتا جادە بەرغەم جۆرەشتانە نەبووە ژیانی سەغڵەت بووە لە پێشە حتا زۆرتری زەحمەت و کاری ئیش و ژیان لە ناوی دیا بە سەرشانی ژنە قارەمانە بە ڕێزەکان بووە حەل لە ماڵداری و مناڵداری بیگرە هەتا کاری دەرەوە وەکو مەشکە ژەندن وەکو حتا یارمەتی شووەکانیان لە جووتیاریە لە بنێشتکردنە پیاوەکان زۆرتر کارانی زۆر سەخڵەتیان بووە وەکو ئاژەڵداری وەکو کۆکەنیان کردووە وەختو بۆ وەکو بەردکەندن بەرحاڵ وەکو ئاهەنگەری وەکو نەجاڕی ئەم جۆرەشتانە کارانێکی زۆر سەختیانمە بڕێکیش مەسەڵەن خەرکی ئەم گوندیەمە لە قەدیما خەریکی پیشەی کاسبی بوونە لەگەڵ کوردستانی عێراق وەکو زیاتر لەگەڵ شاری هەڵەبجە و سلێمانیا هاتوچۆ بەرحاڵ دادوستەدیان بووە و هەر ئەویچە بووە سەباعث کە ئیسە پەیوەندی خزمایەتی زۆرە لە نێوان عەشرەتی ساتیاری و بەرحاڵ دانیشتوانی شاری هەڵەبجە بە تایبەت ئەو تایفانە کە لەوێ هەن وەکو کۆکۆییەکان وەکو ئێناخی و ئیمامی و زەردۆییەکانی ئەو وەکی پریسیەکان و وەکی خەڵکی تەوێڵە وەکی تەپەکوڕە ئەمانە پەیوەندی خزمایەتیان پیا کردووە بە واستەی ئەو هاتوچۆی کاسبی و تجارەت باخڕازی بۆ چەنیێوە گۆراڵە چەنیێوە گۆراڵە وەی چەنیێوە گۆراڵە غەریب و بێکازە بێهاودەماوێم 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 لە گێژی دەریای خەماخنکاوێم خەماخنکاوێم هاوار وەی خەماخنکاوێم لە هەر گوندێکدا کشت و کاڵ و باخداری هەبێت پیشەی دارتاشی و ئاسنگەریش پێویستە دانیشتوانی ئەم گوندە پێشتر بۆ دەستخستنی ئامرازەکانی کشت و کاڵ و باخداری ڕوویان لە گوندی خانەگا و شاری پاوە دەکرد بەڵام لەگەڵ دەرکەوتنی دارتاشەکە یاواییدا ئەو هاتوچۆکردنیان لە کۆڵ بوویەوە و ئێستا هەنگەوانەکانی یاوایی سندوقی هەنگەکانیان لای وەستا ئەمین دروست دەکەن و جوتیار و ئاژەڵدارەکانیش بۆ دابینکردنی زۆرێک لە ئامرازەکانیان ڕوو دەکەنە ئێرە و کارەکانیان بۆ ئەنجام دەدات وەستا ئەمین هەر لە منداڵیەوە سەلیقەی هونەری وێنەکێشانی هەبووە ئەمە ژوای کردووە کارەکە یاسانتر بێت و بە پەیخواستی کڕیارەکانی هەر داواکاریەکیان هەبێت دەتوانێت بۆیان دروست بکات ناوبراو یەکەم کەسە پیشەی دارتاشی هێناوەتە گوندەکەوە جگە لە خۆی کەسی تر ئەم کارە ناکات بۆیە بەردەوام جەختی لەسەرەوە کردوتەوە پێویستە جوانەکانی یاوایی فێری ئەم کارە بکات و لە دوای خۆی بەردەوامی پێبدەن لە ساڵی 72 تا 73 ئێمە ڕوون بۆ کرماشان جهادی سازندگی بردینی لە ماینکە 4 ڕۆژ 5 ڕۆژ ئەیوردین لێ کار کەسێ نەو لەگرا ئەوان خۆیان کارگەیان بوو لەولای دوای 3 ساڵەکە ئیمتحانیان لێگرتین کارتیان پێداین کارتی مەهارەت دوای ئەمە شوغڵێکی خۆشە گشت کەسێ ئەحتیاجی تێکەوێ
هەر لە دەستەتۆرێ بگرە حتا سنووقێ حتا هەر شتێ کیوە چێو دروست بێ و کاورە احتیاجی تەیەکەوێ تەقازامە لەم جوانانە لە مناڵانە گشتیان بێن با یاو بگرن برا هەر مێخداکوتان خۆی فرمی هەیە ئەشێت چەپ و ڕاست دایکوتی یەکیان بەو لا یەکیان بەم لا تا شار بێن ئەو شتە بگرن ناوێ مستەقیم دایکوتی دووکەڕە و لە خانتو تێتە بان ه76 تا 79 بوو دەرامەدێکی وایەوە ئەم ئەترنت و توشتنە وازم لێ هاوڕ چوون بۆ بەنایی هەتا 4 ساڵ پێش 4 ساڵ پێش وڵی تر کارگاکەم هاورد گۆچۆ خاسم کردگە وەسایلەکەم سندۆ دووبارە ولێم تا ئەسفانە وەسایلەکە گشتیان هەم کۆنن هەم نەموو شتی ئالبسێنم بەڵام سیچە خوانەی بڕێ باشە و فرە خاسە خوانەی بڕێ سنووق دروستەکە مەسەڵەن لە تەواوی منتەقەتێن ئەیوەن حتا ئەیوەن بۆ ئەو دیێویشت سەدانە من پارەکە فرۆشتکە بۆ ئەو دیو بۆ هەڵاوجە گشت کەسێ احتیاجی تیەکەوی ئەو وەختە دەسەی تەورە دەسەی زەنگنە برام تۆی وەسایلانی ماڵە تەختەی گۆشتە هینە بێشکەس هەر شتێوە چێو دروست بێ من دروستیەکەم فقط نەخشەکەم پێ بێ وڵای سنووخەکانی ئێمە گشتی داری سنۆبەرە پێشی چنار خۆمان چنارەکەیش قەدیمیە ئینی ناوی ساختمانە قەشەنگ وشکەوێتەوە ئەو وەختە تووپڕە چێوی جەنگەڵ کەمێک پوفە زوو لە بینەچێ زوو ئاو لە بینەوە لە چنارەکە کەمێ محکەمە تازە دەردی سەریکی زۆرە بۆ تاشینیم زۆر محکەمە لە وەختی تاشینە سنووخی هەنگیش من خۆم ئەلان هەنگم هەست نزیکەی دەوری 8 ساڵە هەنگم هەست بوونێ نەکفرە بەشی تە خۆمان دەحەدی 20 من گەڕاگەم هەرچی مشکڵەکانی بگوە حلم کردگە ئەلان سنووخی هەنگ شێ تەختەکانی جفتوێ هەوا نەکێشێ برام توی محکەموێ مێخی قەشەنگی لێبەی وەرەقی قەشەنگی بۆ بێری ئەلان وەرەق سێنەوە لە میلا هەرزانی هەست گرانی هە گرانتری چییە سێنەوە وەرەقمان هەست من هەمیشە ڕم وەرەق خاسەکەی تێرم وەخاتری و تەقەی نایە ڕمێنە دێرتر لە ئەو مەقاومەتی خۆی لە دەست وڵایی بەر لە من کەسێ نەو لەگرا کەسێک لەگران نەو من خۆم حەزمە کرد بۆیە ئەسێکە هاتکمەگرا ئیسە ماڵم وا لە پاوار حەزەکەم لەگەڵ کار بکەم لەبەر ئەوە جوانەکان بێن ئاوایەکەمە ئاوانتر بێتەوە خۆشتر بوێ ئەلان پارەکە نزیکەی 200 نەفەراتکە بۆ سنووق هەر ئەم 200 نەفەرەکە سنووقنەوە نێهات ساتیاری جیاواز لە گوندەکانی تر کارگەیەکی چنینی تابلۆ فەرشی تێدا بووە ئەم کارگەیە دەواازەیەکی گرنگ بووە بۆ ژنانی یاوایی بەشێکی زۆریان لەم کارگەیەدا کاریان کردووە ئێستا زۆرێک لە کچان و ژنانی ئێرە پیشەی چنینی تابلۆ فەرش دەزانن لە ناو ماڵەکانیاندا ئەنجامی دەدەن و بەشێک لە خەرجی خانەوادەکەیان لاسۆ دەگرن دروستکردنی تابلۆ فەرش کارێکی گرانە و وردەکاری و کاتی دەوێت زۆر جار 25 ڕەنگ لە ناو یەک نەخشەدا کێشراون پێویستە ئەو ڕەنگانە لە ناو فەرشەکەدا بنەخشێنێت وڵا دەی لە ئەوڵە نەخشەکە تێرین هیندەستکاکەی تێرین و ئەریشکەشیەکەین و دوای چایتر کەمکەم شروعەکەینە کارەکەی قبلەن کارەکەمان هین و گە نەخشەی عادی و گەتەرەوە نەخشەی عادی کارمان کڵگە ئیسا نەخشەکان بگونە کامپیوتریەکەی جترشە ڕەنگەکان دەوری 25 ڕەنگە ئەم فەرشە منەی بافم و دوو ڕەنگی ئەبریشەمیشی هەست و وڵا دەیتر ئەلاقم بوو بۆ خۆشم هات کرد قبلەن کارم کردگە هەر لە جوانیە ئیستاچ هەر حەزەکەم کاری ماڵیش ئەنجامەدەم و تێماوا لەم تابلۆ فەرشیچە استفادەم کڵگە بافیکمە و تابلۆ فەرشەکەش کە تەواو بووگە ئیستا ئەم فەرشی سنەتیشمە هاوردگە کەمکەم کاری لێ یەکەم و خۆشم هات کرد وڵا نییە هەروە مناڵی ئەلاقم بووگە کارم کردگە حەزەکەم هەر کاری ماڵیش ئەنجام بێم و قاڵیەکەیش وڵا ببافم وردە
چون خۆم علاقەمە حەزەکەم گشت کەس بێ و لەم کاری هەمە ئەنجام با لەم قاڵەیە ببافێ لەم فەرشە لەم تابلۆ فەرشە فرە عالە کارێکی عالە و یاو بگری فرە خۆشە ئیتر حەزەکەم وەڵا گشت کەسێژم لە مناڵی فێر بێ بێ و ئەم کارە ئەنجام با فرە خۆشە فرە کەسێ علاقەی هەز وەڵایسە لەم ئەوەگی هەمە فرە کەسێ ئەم کارێ ئەنجامەدا تابلۆ فەرشە بافێ فەرشی سونەتیە بافێ خۆشیان تێت وەرە وڵاتیان لەم کارانە ئەنجامەدان خۆشیان بێژم هەر لە مناڵیوە فێر بووبین ڕگین لە ئامۆژشمان دیکە لە کارگا و دوای چایتر فێربووگین هەڵگومانە هەر لە ماڵە فەرشەکەمان بافیگەیتر هەر ئاواینە بچوک بچوک هەڵگومانەوە لە ماڵە هەرکان بۆ خۆمان فەرشمان بافیگە و فرۆشمان بووگە فرۆشتمان ئەم دوو تابلۆمە تەواو کرد کە ئەم فەرشیچمە هاوردگە لە ماڵە تەواوی بکەم فەرشێتریشم بافی تابلۆ فەرشێتر یەک مانگ پێش بردیانەوەڵە تێکی خۆشکێکمان بافیمان ئیتر کارگا بوو لە خوارە لە تەبەقی خواریمە ئیتر بردیانەوە وەڵا فرۆشتگمان سرەکەم گەلێک بوونی گیان حاڵەتی مەریدەبوون وێ حاڵەتی مەریدەبوون توماشی گیان گەلە مەیلەکە سەری دەبوونی گیانی مەیلەکە سەری دەنی هەنگ مێرویەکی سوود بەخشە مرۆڤ لە دێر زەمانەوە ئاشنایەتی لەگەڵ پەیدا کردووە ئەو ناوچانەی کەش و هەوایەکی گونجاویان هەیە پرۆژەی هەنگداری تێدا دروست کراوە لە ڕووی یابووریەوە بایەخی خۆی هەیە ئەگەر گرنگی پێ بدرێت بەشێک لە داهاتی کەرتی کشت و کاڵ پێک دێنێت دەچێتە چوارچێوەی بەشی ئاژەڵداریەوە مێشە هەنگ دەستی لە جوانکردنی سروشدا هەیە ئەو باخانەی نزیکن لە پرۆژەی هەنگداریەوە بەرهەمیان زیاتر و چاکترە لە بەرگرنگی و بایەخی هەنگ لە ناو تێکستە ئاسمانیەکاندا جێی ئاماژەیە و هەنجوینەکەی بۆ چارەسەری بەشێک لە نەخۆشیەکانی مرۆڤ بەکاردەهێنرێت. هەنگداری ئەرزم کردن لە دوو ڕوانگەوە ئەبێ سەیری کە یەکێ ڕوانگەی اقتصادی و یەکە ڕوانگەی بۆ دەگەرگونی تەبیعەت بۆ گەردەفشانی منۆکو خۆم وەکو علاقە هەنگوانیم هەڵبژاردووە شتێکە کە علاقەم پێ هەیە خۆشم ئەوێت ڕاستیەکەی لە مناڵەکانم بگەڕێتەوە هەنگەکان من کە زۆر خۆشم ئەوێ بەد هەنگوانی هەم ئەکرێ لە حازی اقتصادیش و ئەستفادەی لێ بکەی هەم بۆ تەبیعەتیش کە فەوق العادە جوانە من خۆم ڕازیم لە هەنگداری خۆشم ئەوێت و هەم ئەکرێ بێژم ئەموراتی خۆشمی پێ گوزارێنم و علاوە بەر ئەمیشە شتێکیشە کە بۆ تەبیعەت زۆر مفیدە کە ئەگەر هەنگ نەوێت ئێمە ڕاستیەکەی ناتوانین بدونە هەنگ و بخصوص هەنگ حەشەراتی تریش نەخشیان هە لە گەردەفشانی تەبیعەتە بەڵام بخصوص هەنگ دەوام نایێرین یعنی زندگی ئینسان بعد از هەنگ ئەگەر نەمێنێ 3-4 ساڵ بیشتر دەوام نایێرێ خۆی هەنگ شرایەت و محیتی مناسبی ئەوێ ئەم شوێنی ئەمێشە شوێنێکی گونجاوە بۆ هەنگ شوێنێکە کە هەم هەنگی کەمە هەم مەرتەع و جێگەی زۆری هەبووە هەنگ لەبەر ئەوە لازمە هەنگ جێگەی خۆیسی کە لەگرا بوێت علاوە بەر ئەمیشە ئەرزم کردی شتێک کە فرە مفیدیۆ بۆ هەنگ مەرتەع ئێمە مەرتەعمان هەیە جێگەمان هەیە لەبەرەوە من لەبەر ئەوە هەنگوانیم هەڵبژاردووە و دارای زەمبور و هەنگە هەنگ داریژێکە لەو ئیشانە کە بێزەحمەت نییە من وازانم کەسێک کە علاقەی نەبێت علاقە فرە مهمە لە هەر کارێکە علاقەی نەبێت شکست دەخوا لە هەنگداریە چون هەنگداری بەرعکسی ئەوەی کە ڕسمە لە ناو خەڵکا ئیشێکی ڕەحاتە یا کارێکی شغڵێکی ڕەحاتە شغڵێکی پڕزەحمەتە هەنگیش حەشەرەیەک یا حیوانێکی فرە زەعیفە لە بەرابەری نەخۆشینا دەوام نایێرێ دوای ئەم مشکڵاتی خۆی چییە مەحاسنی زۆری هەنگ ڕاستیەکەی ئەگەرەکینێ ساڵی خۆی و ساڵی بێت داهاتێکی جوانیە شتێک بۆ ناو هەنگوین ئێمە هەر هەنگوین بەرداشتەکەین بەڵام داهاتی زۆریشی هەیە ئێمە وەکو ئەکرێ ئستفادەی دوای ئشارەی پێ بکەین ئستفادە لە داهاتی تری بکەین
نەخۆشینیشی زۆرە وەکو نەخۆشینێک کە لە منتەقەیەمان شایعە واروایە یا گەنەی هەنگە تۆجۆ فەرمی هەیە یەبوسەدی هەیە نوزمای هەیە بەڵام شتێک کە شایع بێت لە منتەقەی ئێمە گەنەیە گەنە ئەلانە بخصوص لەم فەسڵای تر فەسڵێکە ئەشێ دەرمانی پێ بدرێت ئەشێ علاجی بکەیت لەبەرەوە توخم ڕزی کەمەوێتەوە لەبەرەوە بەچی کەمەوێتەوە ئەکرێ مەهاریکەی ئەکرێ ڕیشەکەنیکەی بۆ ساڵی ئایندە هۆکاری زۆرە دووبارە بۆچی زیاوەگە هەنگ وەکو هەر شتێک تۆ لە مناڵە گرفتە تا باغ تا هەنگ ئەگەر خزمەتی نەکەی خزمەتت ناک گەشتیاری یەکێکە لەو کەرتە ئابوووریانەی لەم ڕۆدا بایەخی تایبەتی پێدەدرێت لە زۆربەی زانکۆکاندا بەشی بۆ کراوەتەوە و بە شێوەی زانستی خوێندکارەکان فێر دەکرێن لە گوندی ساتیاریدا شوێنێکی تایبەت بە گەشتیاری کراوەتەوە خزمەتی میوانەکان دەکات خاوەنی پرۆژەکە دەرچووی بەشی گەشتیاری زانکۆی تارانە بیرۆکەی ئەم پرۆژەیە لە کاتی گەشتی زانستی زانکۆدا پەیدا بووە سەردانی زۆربەی شوێنە گەشتیاریەکانی ئێرانی کردووە و ئەزمموی باشی لێوەرگرتوون لە ناو پرۆژەکەیدا گرنگی زۆری بە بواری فەرهەنگی و کەلەپوری ئەورامانداوە پێی وایە فەرهەنگ و کەلەپوری ناوچەکە سەرنجڕاکێشە و توانای یاڵوگۆڕی فەرهەنگی هەیە لە نێوان میوان و خاوەن ماڵدا دەرسی گەشتیاری و گردشگەریم خوێندووە لە دانشگای تارانە لە ساڵی چەند ساڵێکیش هەر لەوێ مەربوط و گردشگەری کارم کردووە ساڵی 94 هاتمە بۆ وڵاتی خۆمان و بۆ ناوچەی هەورامان و تازە بەحسی ئەم ئەقامەتگای بوومگردیە لە ئێرانە دەستی پێکردو منی چۆن بە واستەی کار لە حوزەی گردشگەریە گەڕیاوم چەندانە لە ئوستانەکان کە لە حوزەی بوومگردیە قسەیان هەست بۆ وتن و شتێک کە بۆم فرەجاڵ بوو فەرهەنگی دیەکانی ناوچەی هەورامان و بەڕاستی کە فەرهەنگێکی دیگەرنەواز و مردم نەوازە تەبیعەتی هەورامان زۆر جوانە بەڵام بە نەزەری من شتێکە ئەتوانێ بەحسی گردشگەری بەرز بکاتۆ لە وڵاتی ئێمە فەرهەنگ کەوا گشتمانە زانین بەحسی پوششە لەباسە بەحسی زوانە بەحسی کار و پێشەست ئەمانە دەرمەژمۆ فەرهەنگێکی جوانمان هەست بۆەوە کە نەمایشی بدەین و کەسانێکە لە وڵاتانی ترۆتێن بۆر و ئەمە قەرار نیە هەر ئێمە عەرزە بکەین و نەمایشی بدەین فەرهەنگی خۆمان ئەتوانین لەوانی چت فێر بووین لەواقع تەبادڵێکی فەرهەنگیە بینی میزبان و میێوان و بە نەزەرم من خۆم چۆن تاسیلاتم گردشگەری بووە واقعاً عشقم ئەم کارەیە چۆن هەم ئەتوانین خۆمان بناسیێنین بە خەڵک و هەم ئەتوانین ارتباتی جوانیش بگرین لە خەڵکانی ترا لە سەراسەری دنیا خیلی علاقه داشتم منطقه اورومانات و پاوه رو ببینم توی اینترنت. ناوچەی هەورامانم زۆر پێخۆشە لە ئینترنێت بە دوایدا گەڕام ناوی گوندی ساتیار و شوێنی گەشتیاری سیاتارم دۆزیەوە هەڵبەت هەندێک لە هاوڕێیان لە ناوچەی گەشتیاری دیکە هەبوون لەوانشم پرسیار کرد لە تارانەوە بەرەو کرماشان و کوردستان هاتم زۆر شوێنی سنجڕاکێشی مێژووی و دەکرێت توریزمی کللتوری و توریزمی سروشتی تێدا بێت خۆم کە لە جادەی مەریوانەوە بەرەو پاوە چووم ناوچەیەکی یەکجار جوان و سنجڕاکێشە زۆر شوێنی ئێران گەڕاوم بەڵام ئەو جادەیە لە شوێن دیکە نەمدیتووە لە کرماشانیش ناوچەی گەشتیاری زۆرمان هەیە ئەو گوندە هەم لە پاوە نزیکە هەمیش لە کرماشانەوە نزیکە دەکرێت لە یەک کاتدا گەشتیاری کللتوری و گەشتیاری سروشتی بێت ئەم گوندە هەموو جۆرە پیشەیەکی تێدایە لە بواری باخداری و پیشەی دەستی و هەنگداری و تەنانەت پرۆژەی گەشتیاریدا دەستێکی باڵایان هەیە ئەمە ژوای کردووە ئابوووریەکی گەشە سندویان هەبێت و دەستی کار بۆ دانیشتوانەکەی فەرەهەم بێت.